ماوەی زیاتر لە 3 ساڵە بازاڕەکانی هەرێمی کوردستان سستی زۆر بە خۆیانەوە دەبینن. هەرچی هاوڵاتی و فەرمانبەر و کاسبکار و بازرگانە لە چاوەڕوانیەوەدا ڕەوشی دارایی هەرێم باشتر بێت. موچەخۆرانیش ئومێدیان هەیە بەغدا موچەی هەرێمی کوردستان دابین بکات تا بتوانن پێداویستیەکانی خۆیان دابین بکەن. ئەگەر بەغدا پێیا بیتۆ مەسەلەن معاشی بنێری خەرک وەچی جارە معاشەکەی سەرف دەکات بەس کابرا سەتانەوەتی خەرچی معاشە کە معاش نەبیت چی سەرف کا مەسەلەن کابرا قلقلە پارەی هەیەویش سەرف ناکە خۆی معاش زۆر تاسیرە سەتانەوەتی بازاری بە معاشی دەبیتەوە بە هیچ نابیتەوە. پاش سەرهەڵدانی قەیرانی دارایی حکوومەتی هەرێمی کوردستان چەندین بڕیاریدا بۆ ڕێگری لە بەرزبوونەوەی نرخ و کەمکردنەوەی کرێ، بەڵام نەبوونی پارەی پێویست و دابەش نەکردنی موچە لە وادەی خۆی جارێکی تر نەیتوانی بازاڕەکان ببوژێنێتەوە. کاسبکاران داوا دەکەن هەرێم و بەغدا ڕێک بکەون چونکە گەیشتنەیەکی هەولێر و بەغدا کاریگەری زۆری لەسەر کڕین و فرۆشتن دەبێت لە بازاڕەکان. ئەگەر موچە بدرێتن ستا بازاڕەوە چۆری بەخۆیەوە نابینی یەکجار باشتر دەبیتن خاصم بۆ هەموو خەڵکێک زۆر باشە. ئێستا بەڕاستی لەو بێ موچە بەو قەیرانەیە بڕێک سستی بەخۆیەوە دیتیە زۆر فەرق دەکاتن ئینشاڵڵا دەگەنە ئەنجامەکیش بازەوەی دەکرێت هەرێمی کوردستان و بەغدا نزیک دەبنەوە بەغدا موچە دەنێرێت تاسیراتی دەبی لەسەر بازاڕی طبعاً چۆن ئارێ وڵە باشتر ئەگە ئایا عبادی ڕەوانکە زۆر باشتر دەبی ئەی خۆشمە ئەگەر معاشی بداتن زۆر باشتر دەبی. نزیکەی 4 ساڵە هەرێمی کوردستان و بەغدا لەسەر نەناردنی بودجە و کێشەی فرۆشتنی نەوت لەلایەن هەرێم ئاڵۆزی زۆر کەوتۆتە نێوانیان. بەغداش هیچ بڕەپارێکی بۆ موچەی فەرمانبەران تەرخان نەکردووە، بەڵام تەرخانکردنی بڕی ئەو 450 ملیار دینارە کە عێراق بۆ هەرێمی کوردستانی دیاری کردووە جارێکی تر هیوا دەبەخشێتەوە بەوەی کار بۆ چارەسەرکردنی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا بکرێت. لەگەڵ ئەوەی لە بازار قەڵەباڵغی و جانجاڵیەکی زۆر هەیە، بەڵام مامەڵەی کڕین و فرۆشتن سستە. موچەخۆران و فەرمانبەران چاویان لە وەرگرتنی موچەکانیان و ناردنی بڕی ئەو بودجەیە لەلایەن بەغدا. لە هەمان کاتدا دوکاندار و کاسبکارانیش لە چاوەڕوانی خەرجکردنی موچەی موچەخۆراندان. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.